ئێمە وەفد وەکو نێردراو لە بەرەی پشتیوانی لە ئەفرین لێرە پێشێستا کۆبوونەوەیەکمان لەگەڵ بەرپرسی ئێرە کرد یاداشتێکمان پێبوو یاداشتەکەمان تەسلیم کرد و وتوێژیشمان کرد دیارە ئەوەی لە توانای دابێ وعدیدا کە یاداشتەکەمان بگەێنێتە شوێنی مەبەست هەم بەغداش و هەم نەتەوەی یەکگرتوەکان و مەجلیسی ئەمنیش دیارە یاداشتەکەشمان ئەمەی لای خوارەوە بوو یادەشتی بەرەی پشتیوانی لە ئەفرین بۆ ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکان بەڕێز ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکان وەک ئاگادارن ماوەی 18 ڕۆژە سوپای تورکیا بەبێ بوونی هیچ هۆکارێکی یاسایی و تەنانەت سیاسی پێناسە نەکراو لە پەیماننامە و ڕێککەوتنە دەولیەکان دەستی داوەتە هێرشێکی ناڕەوە بەرامبەر شاری ئەفرین کە تا ئێستا زیانێکی مرۆیی و مادی زۆری لێکەوتۆتەوە و بەگشتی ژیانی خەڵکو و ڕەوشی ئەفرین و ناوچەکەی لە بەردەم ئەگەری ترسناکی زیاتردا ڕاگرتووە. ئێمە وەک بەرەی پشتیوانی لە ئەفرین هاودەنگ لەگەڵ ئەو هێزە سیاسی و جەماوەریە گەورەی کە لە زۆربەی وڵاتانی دنیا هاتوونەتە دەنگ بەرامبەر ئەم هێرش و کاولکاریانە دەنگی ناڕەزایەتی خەڵکی هەرێمی کوردستانتان پێدەگەین و داواکارین کە ڕێکخراوەکەتان بە زووترین کات وەک ئەرکی یاسایی و ئینسانی خۆی بێتە دەنگ و تەداخلاتی پێویست بکات بە مەبەستی یەک ڕاگررتنی دەست بەجێ هێرشەکان و کۆتاییهێنان بە دۆخی سەربازی سنووری نێوان ئەفرین تورکیا دوو لێپێچینەوەی یاسایی بە گوێرەی یاسا و ڕێوە شوێنە پێناسەکرا و دەولیەکان بەرامبەر بە دەوڵەتی تورکیا و ناساندنی هێرشەکانیان لە چوارچێوەی داگیرکاریدا سێ بە مەبەستی دووبارە نەبوونەوەی کێشەی تورکیا ئەفرین لە هەرێمی کوردستان عێراق و کۆتاییهێنان بە دۆخی دڵە ڕاوکێ و هاوکات ناڕەزایەتی خەڵکی هەرێمی کوردستان بەرامبەر ئەم بوونە سەربازیەی تورکیا داواکارین هەوڵەکانتان بخەنەگەڕ بە مەبەستی کۆتاییهێنان بەبوونی هێزی سەربازی دەوڵەتی تورکیا لە هەرێمی کوردستان. چوار داواکارین ڕێکخراوەکەتان بچێت بەهانای قوربانیانی ئەفرین لە ڕێی کۆمەکە ئینسانیە پێویستیەکان. پێنج گرێدانی دانیشتنی ئەنجومەنی ئاسایش لە زووترین کاتدا و نیشاندانی هەڵوێست و بڕیاری بە خزمەتی چارەسەری سیاسی دۆخەکە و بەرگرتن بە شەڕ و کاولکاری بەرەی پشتیوانی لە ئەفرین هەرێمی کوردستان حوتی شوباتی 2010.